ملکەچیمانە بۆ بەلانی خوایی بۆ پەیامی خوایی بۆ ئەو قورئانە جوانەی کە لە لەوح المەحفوظەوە بە جوبرەئیل نەدرا بۆ سەروەرمان حەق و مافمان هەیە کاتێک باڵاپۆشیمان کردووە گرێ بەسمان لەگەڵ خوای خۆمان کردووە کە خوای پەروەردەیە لە چرکە ساتی بڕیاردانەکەمان و پاداشمان لایاتەوە هەموو ڕۆژێک ئەم خەیرە و سەدەقەیەکی جاریە وایە ئەبدەی دەبێتەوە و هەڵۆشانەوەی خێزانەکان بۆ بەربادکردن و بەربادبوونی گەنجە خوێنگەرمەکان بۆ ئەوەی هەموو شکستی ژیانی خۆیان. ئێمە وەکو ئەنجومەنی دوو خوشکانی مەڵبەندی هەولێری کۆمەڵی دادگەری بە هاوبەشی بەشی پەیمانگە و زانکۆیەکانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان هەڵسان بە سازدانی سمینارێک بۆ بەڕێز بانخوازی سەرکەوتوو مامۆستا بەدریە سوێلی لەژێر ناونیشانی باڵاپۆشی شکۆمەندی ئافرەتانە. ئێمە بەسمان لەو سمینارە ئەوەیە کە ئەو خوشکانی بەشداری سمینارەکەی دەکەن ئەوەی باڵاپۆش نییە سوود لە سمینارەکەی وەرگری بتوانانی ببیتە باڵاپۆش و ئەو باڵاپۆشە زیاتر پابەندبی بە ڕێکارە شەرعیەکان. باڵاپۆشی شکۆمەندیە، دەستکەوتە، سەرکەوتنە، سەربەرزیە، سەربڵندیە، دەستکەوتە بۆ دین و دەستکەوتە بۆ ژین و سەلامەتیە لە کۆمەلگا و لە هەموو جنگەکانی کۆمەلگا و لە هەموو کارێکی وەزیفی و هەتا دوایی. هەمیشە باڵاپۆشی وات لێ دەکا عیزەتی نەفست لە چڵەپۆپەدا بێ. دوعای خەیر بۆ ناباڵاپۆشان دەکەین، دوعای خەیر بۆ ئەوانە دەکەین کە تا ئێستا ڕێگە ڕاستەکان نەدۆزیوەتەوە. ئەو پەڕی دڵنیایی و ئامادەگی و ئامادەباشیەوە قەرارە دروستەکەمانیاوە بەداخەوە و بە هەمان شێوەکە کە ئەمرەکە خەیرکم من تەعەلەمە القورئان وعەلەمە باشترین کارێکەکەی لە قورئان دەبێت باڵاپۆشیش واجبە و لێتان بێگومان ئەبێ دڵنیا بن مطمئین بن دڵنیاتانەکەمەوە کە ئەم کە ڕۆژانە ئێمە هەموو جارێک کە پۆشینی سەرپۆشەکانمان ئەنجام دەدەین گرێبەستێک لەگەڵ خۆماندا دەبێت. باڵاپۆشی هێزە متمانەیە بەختەوەری هەردوو دنیایە بێجگە لەوەش کەوا ڕەزامەندی خوای گەورە بەدەستدێنین و دەستخۆشیانیش لێ دەکەین بە بۆنەی ئەو سمینارە جوانەی کە پێشکەش دەکەن بەڕاستی لەو کاتە ساتەی ئێستادا زۆرمان پێویست بۆ سمینارانە لەبەر ئەوەی ئێستا ئێمە لە دنیای تەکنەلۆژیاین لە دنیایەک دەژین فتنە و فەسادی تێدا زۆر بۆ دەستخۆشیان لێ دەکەین دووبارە. ڕۆژی جیهانی باڵاپۆشی لە تەواوی خانمانی جیهان پیرۆز بێت و تایبەت لە خانمانی سەربەرزی کوردستان. خۆم بە خۆشحاڵە زانم کە خوای گەورە ئەو دەرفەتەی پێدا و دڵ و دەرونی ئاوێتەی خۆی کردووە و ڕازاندوویەتەوە بەو لەچێک کە فەرمانمان پێکراوە و کە بۆ خانماندانراوە و هەروەها وەکو خەڵاتێک پێداوین. هیوادار بوو دەپاڕێمەوە لە خودای مەزن و خاوەن دەسەڵات کە وەکو عیبادەت لێمان وەرگێت و گوناحمان پێ هەڵوەرێنێ و لێرەوە داوا لە هەموو ئەو خانمانان دەکەم کە نەهاتوونەتە ژێر ئاڵا و شکۆمەندی ئەو ئیسلامیان پێ نەگەیشتوە بێن و بە دەرفەتی بزان و ئەو خانمانەشی کە تێدان و سەربەرزن زیاتر دەست پێ بگرن و زیاتر قوڵ بنەوە تێدا. دەستخۆشی لەو خانمانەش دەکەم کە لە ئێستا ئەمڕۆ بەشدارن لەو سیمینارە و هاتوون زیاتر پرە بە خۆیان دەن و ڕێزیان لەو ڕۆژە گرتووە. پۆشاکی مسلمان من ڕۆڵەی مسلمانم دەپۆشم پۆشاکی جوان هەر پۆشاکێک شەرحی بێ پێغەمبەر پێی رازی بێ بێ دوودڵی دەیپۆشم زۆر پێم جوانە و دڵخۆشم ئەم پۆشاکەم پێ جوانە نەریتی مسلمانە ئەمری پێغەمبەرمانە نامەوێ بەرگی بێگانە من ڕۆڵەی مسلمانم بەم پۆشاکەوە جوانم. ئەوە گەورەترین دەستکەوتێ ئینشاءالله کە سەروەرمانە فەرمێ ئەو ئافرەتە داوێن پاکە بە ڕژبەرزە ئەخلاق جوانەی بە باڵاپۆشی و ئیمانداری ژیانەکەن. بەڵام سەرانسەری دنیا و نابوویەوە شکۆمەندی ڕەسەناتی کەسایەتی کە بەدەستە بەکار نەفەقەی پێ بدرێ ماڵ مەسکەری بۆ دابێ بکرێ سوڵتانی ماڵ بێ پەروەردەگاری ماڵ و خێزان بێ حیشمەت و حەیا پێ دەبەخشێ خەڵکی سان و هەیبەتت لێ دەکا خوای گەورە جاری یاوە بەهاتنی سەرۆرمان شکۆمەندی بۆ خولیژن دەڕایەوە بەهاتنی ئەو زیێدە بەخەڵکردن و بەکەریزەکردن و بە کۆیلاتیکردن و